ئاماژ لەکردنەوەی ئەم پێشانگایە بۆ پەیمانگا و کۆلێژەکان بێگومان ئەمە هەم میوانداریکردنی کۆلێژ و پەیمانگاکانە بێگومان لە دەرەوەی هەرێمی کوردستان واتە لە عێراق و لە وڵاتانی تری عەرەبی بۆ نمونە لە وڵاتی ئوردون و لە وڵاتی ئیمارات و لوبنان و چەند وڵاتێکی ترەوە بەشدار بوون لەگەڵمانە و هەم بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕانکینی زانکۆمان. تایبەت بە تەوەرەکانی ئەو کۆنفرانسە چەندی تەوەر لە خۆدەگری گرنگتریان بریتە لە بەنێودەوڵەتیکردنی زانکۆکان بە تایبەتی زانکۆ عەرەبیەکان و لە زمانیانشدا زانکۆکانی هەرێمی کوردستان و تەوەرێکی دیکە بریتە لە قوتابیانی پەناهەندە بە تایبەتی پەناهەندەی سووری و پەناهەندەی فەڵەستینی و تەوەرێکی دیکەش بریتە لە ڕۆلی تەکنۆلۆژیا لە بەنێودەوڵەتیکردنی زانکۆ عەرەبیەکان و لە هەمان کاتیشدا تەوەرێکی دیکە تایبەتە بەو توێژینەوانەی کە پێشکەش کراوە لەلایەن زانکۆکانەوە بە تایبەتی لە گرنگجیدان بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی ئێمە وەکو گەنجانی خۆبەخشی گوندی کۆنەباگ ماوەی نزیکەی یەک مانگە کارمان لەسەر فستیڤالە کردووە. ئاماژمان لە فستیڤالە ئاشناکردنی ئەو کەسانەیەکەوە سەردانی ئێرە دەکەن و ئاماژمان مەقسەدمانە نمایشکردنی ئەو کەلپەلەفروکرانەی ئاشناکردنی ئەو کەسانێکەوە سەردانی کەلپەلەفروکەکانەکەن بۆ ئەوەی ئەو فستیڤالە هەموو ساڵێک بکرێتەوە بە خۆشی شادی بەڕێوە بچی. ئەو ئەشەیە فلۆکلۆریە ئەو ئەشیایەکی قەدیمە کەونە هێبا و باپیرمانە بزانین عالم بینی بزانی تاریخمان کووە تاریخی کوردنی کووە وەزعمان کووە ئەشیامان کووە. زار وارە مژول دبی چارچەمامە ئیرۆ دەست پێ دەکێ ئیژام خێرا مریە ئەم گشت دێ دەکۆم ئەم عائلە خۆ و خوا و برێ خۆ و ئەم گشت بۆ نەهاتنێ ئێمە ڕەحمەتی تەدیلێ دەهەنێ مریە مەلڤەر بەشارتێنێ ژامش بۆ ناوانتێ. سێ شب ێبارە عیدێ ماتن سەر مریە خۆیان دگەرن ئەم هێکاتین کولی چاتین هەر تشیە مەهانیان بەلا بکەن و خێرا مریە خۆم گۆرەستانی خۆشی ببینن و سبێ عیدامە ئەv عیدە گەلێکی قەدیمت بەر ئێزدیا عیدا ڕۆژا چارشەمێ گەلکی قەدیمت ئەم نە ئێزی نەم خۆ دشۆن بەسەر چاعبەکەم دشۆن بۆکی دن ئەم چەکمەکەی خۆ تشکی کارکی ناکن بەس ئەم کارێ عیدێت کن و خەلاص.